تماشاوان ڕێزدار ئەف دەمێوە باش و سڵاف سەروە بن ئەس نەزیر کادانی دیگەلوەدامە بۆ پێشکەشکردنا خەڵکەکە دیل بەرنامەوە بەرنامەی کوردی تەوەرەوێ خەڵکی ژیل دوور بابەتێکی گرنگ و هەستیارە ئەو ژی بابەتێ چەمکێ تولێرانس ئێت ئاواکردنا دەولەتێدا مەدوێت دوور ڤی تەوەرەی چەندین پرسیارە ئاراستە بکەین ئەو ژی ئەرێ تولێرانس چ تشتە بۆچی مە پێتوی ئب چەمکێ تولێرانسێ هەیە Civakî çawa çemkê toleransê gehiştiye ev pirsyara û çendîn pirsyarên dî dê arasteyî mamosta Abdurrahman Sadîq kein. Navê xwe navê we xêratneka gerim Cenabê Seyîdayê dikim xêrbêj serçava. Mamosta destpêkî me divê zanîn ev çemkî hevê zor car tête behezkirin tolerans Cenabê te çi pênasek û çi gotinek dûr vê çendê heye. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان لە کۆنفرانسی ساڵی پاری هەردوو وەزارەتی ڕۆشنبیری و خوێندنی باڵا پێکەوە لە پانێڵێکە بەشی منی تیا بوو بەشدار بووم ئەم بابەتەم باس کرد لەبەر گرنگی ئەو کات و ئێستاش کە ئێمە بەرەو چەمکی دەوڵەت بوون زیاتر ئەڕۆین وەکو سەرەتایەکی باشە ئاماژەی پێ بکەینەوە جارێکی تر ئەوەی گرنگ بوو ئەوەی کە تازە بوو لەو بوارەدا من گوتم ئەوش ئەوەیە کە لە ڕاستیدا ئەوروپا لە پاش ئەو هەموو شەڕە خوێناویەی کردی بە ناوی دینەوە پرۆتستانت و کاسۆلیک و لەیەک کرد کوشتن و دوجار شەڕی 30 ساڵەی 1618 بۆ 1648 و ملیۆنەها خەڵک کوژرا و ماڵ سووتێنرا و وڵات وێران بوو ئیدی خۆیان لەو 500 ساڵی ڕابردوودا لەو کاتەوە بۆ ئێستا و لە سەردەمی ڕنیسانسە و هەستانەوە جارێکی تر دروستبوونی دەوڵەتی نەتەوەیی بەمانە فراوانەکەی دروست بوو ئێمە لەو قۆناغەدا زۆر پێویستیمان بەم چەمکە هەیە بەڵام لەبەر ئەوەی زۆربەی چەمکەکان مەفهومەکان لە زمانی ئینگلیزی یا ئەڵمانی یا ئەوروپی هەر زمانێکی دیکە دەکرێتە عەرەبی چەندین ساڵ لەمەوبەر ئێمەش چونکە لە عەرەبەوە تەرجمە دەکەین بۆ کوردی ئەو چەمکانە بە هەڵە تەرجمە دەکرێت دەڵێن عەفو چییە ئەڵێنەوە فۆرگیڤنێسە بۆ بە عەفو ئێمە چی دەڵێن لێبوردن دەڵێن تۆلێرانس چییە دەڵێن تۆلێرانس تەساموحە ئەی تەساموح چییە لێبوردەیی و لێبوردن فەرقیان چی بوو هیچ زۆر دەرنەکەوت جارێکی دیکە کەواتەمە چۆن کاتی خۆی لە ئەمریکا و لە ئەوروپا چەمکێک لە دوای جەنگی دووەمی جیهانی پەیدا بوو بە ناوی ناشنال سێکیۆریتی لە عەرەبی چونکە تەحویلیان کرد گۆڕیان بە ئەلئەمن القەومی ئێمەش بە هەڵە کردمان بە ئاسایشی نەتەوەیی لە کاتێکە ئاسایش بۆ نیشتیمانە لە کاتێکدا ئەو تەرجمەیە کە عەرەب کردی ئەبووە بیگوتە ئەلئەمن الوەتەنی تا ئێمەش بڵێن ئاسایشی نیشتیمانی تەساموح غڵەتە تەساموح بۆ تۆلێرانس غڵەتە تەرجمە کوردی چ ئەبێ هەوڵێکی بۆ بدەین ئەبێ هەوڵێکی بۆ بدەین ئێستا مانایەک بدۆزینەوە چونکە لە ڕاستیدا کاتێک کە باسی تۆلێرانس دەکەین ئەوروپا بەهۆی تۆلێرانسەوە پێشکەوت یەکتریان قبول کرد جیاوازیەکانیان قبول کرد وەکو چۆن ئەڵێ شەڕی نێوان خۆیانیان ڕاگرت بەهۆی چەمکی تۆلێرانسەوە بوو ئەم چەمکە ئەگەر چیژانی جۆن لۆ قسەی لەسەر کردووە ڕاینس فۆرس قسەی لەسەر کردووە دوجار بمانوێ بیکەین بە کوردی مانایەکی وادێ وەک جۆرێک لە تەحمل یعنی وەکو چۆن ئەڵێ تەحملکردنی یەکتر یعنی دوو کەس دوو حیزب دوو لایەن دوو نەتەوە چەندین نەتەوە رازینین لەگەڵ یەکتر و بە یەکتریش رازینین بەڵام ئیتر قەدەریان وایە لە یەک وڵات دەژین پێت ڤێ و پێویستە چی بکەن یەکتر تەحملکەن بۆیە کە دەچی بۆ پێناسەی یعنی مانایەکی ئینگلیزی تر بدۆزیتەوە بۆ تۆلێرانس ئەبێ بە بێرینگ یعنی تەحملکردنی یەکتری لە پێناسەی تۆلێرانس هاتووە کە بریتە لە the ability to tolerate something that one does not agree with یعنی چی؟ یعنی تۆلێرانس بریتیە لە توانای تەقبولکردن و توانای تەحملکردنی هەندێک شت هەندێک کەس کە تۆ لەگەڵیدا متفقش نیت ئەمەیە ڕاستیدا یعنی جیاوازی بە قبول بکە ڕاستە بەس ئەم قسەیە لە کۆمەڵگەی کوردەواری لە ڕووی ئاینیەوە ئێستا قسەی لەسەر ناکەین بۆ چونکە کۆمەڵگەی کوردەواری لە ڕووی ئاینی نمونەیەکی زۆر جوانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێستا کە باز لە تۆلێرانس دەکەین بۆ ئەوە زۆر پێویستمان پێیەتی کورد لە نێو خۆیدا گەلی کوردستان کورد بە تایبەت لە نێو خۆیدا تۆلێرانس نییە تۆلێرانت نییە یعنی یەکتر قبول ناکە ئەمە کێشەی نێوخۆی کووردە بەمانایەکی تر بڵێم ئێمە زۆر بە ئاسانی ئاینەکانی ترمان قبول کردو ئاینەکانی تر لەگەڵمان دەژین تاوای لێ هاتۆ خەریکە قسەکردن لەو بوارە ئیتر نەیەوێ زۆر هەشت ئاین لە هەرێمی کوردستاندا هەبێ بەم شێوازە یعنی تازەترینیان بریتی بێ لە نۆی حوتی 2015 کە بەڕێوەبەرایەتی پێکەوەژیانی ئاینی لە وەزارەتی ئەوقاف کرایەوە وەکو بەڕێوەبەرایەتێکی سربەخۆ هەمووی لەو کاتێ من و تۆ قسەی تاکەین دەڕۆژ بەڵام مامۆستا بوو شێم دەبیژنێت تەساموحات دینی دیگەل ئەدیانێت دی مادینێت دی
چه شاشی و چه هەڵەکری هەتا ئەم بشین بژنێ پێک و بژین دگەلوان دگەل هەڵە و شاشیتوان نەما تۆلێرانس ئەو مافەت ناداتێ بڵێ ئەوان هەڵەن ئەمە غەڵەتێکی ترە کە تەسامح وا لێ دەکە وەختێ دەڵێ تەسامح من تەسامح ئەگەر لێبوردەیی بێ لە تۆ دەبورم من مستعلیم تۆ دەکەویتە ظالم و مەظلوم چۆن وای لێت چۆن دەبێ وابێ یا من ڕاز بم تۆ هەڵەبی لەبەرەوە زۆر گرنگە بزانین کە تەسامح غەڵەت تەرجمە کراوە لە ڕووی عەرەبی تەسامح غەڵەتە بۆ تۆلێرانس چونکە تەسامح یعنی مرونەتێک نیشاندا یعنی بە عەرەبی تەساهولێک نیشاندا یعنی تەنازولێک لە لای تۆوە یعنی تەکەبورێک لە لای منەوە من لە تۆ دەبورم یعنی چی من چیم لە تۆ منەتی لێ دێ لەبەر ئەوە تەسامح غەڵەتە ئەو مستەڵەح ئەو ئیشی عەرەب خۆیانە بێ چاکیکەنەوە بەس ئیشی ئێمەی کورد تۆلێرانس بێنین دەڵێن تەحەمل دەڵێن تر ئەکادیمیای کوردی چی لێ دەکەن نازانم دەڵێ سنگ فراوانی پێی دەڵێ قبولکردنی یەکدی وەنیە بابەتێکە لەو بابەتانە چونکە پێچەوانەی لە ڕووی زمانەوانی پێچەوانەی تۆلێرانسیش ئینتۆلێرانسە ئینتۆلێرانسیش لە زمانی ئینگلیزی جارێکی تر ئەچێتەوە دەمارگیری داخران کۆمەڵێکی بچووک خۆیان داخستووە بەس خۆیان بەڕاست دەزانن کەسی دیکە قبول ناکەن ئەیانوێ بیر و بۆ چوونە کەمینەکەی خۆیان فەرزکەن بەسەر خەڵکی دیکەدا ئەمە پێچەوانەی تۆلێرانس دەوەسێتەوە لەبەرەوە هەموو گروپە بچووکەکان هەموو گروپە تونڕەوەکان هەموو ئەو گروپانی کە بەشی شوێنێکی بچکۆلەن دەیانەوە خۆیان فەرزکەن بەسەر خەڵکی دیکە پێچەوانەی تۆلێرانس دەوەستنەوە بڵێ مامۆستا بزانین بزانین بۆچی مە پێتوی بڤی چەمکە هەیە یانکو ڕازڤەکردناوی چەمکە هەیە مە چ مەرەم و ئارمانج و مەبەست پێ هەنە ڕاستە چوار خاڵی سەرەکیمیان پێویستە یەکەم شت کۆمەڵگەی ئەم سەردەمەی کوردەواری ئەگەر باسی حیزب بکەین لە ڕووی حیزبەوە ئێمە چەندین دەیان حیزبمان هەیە لە هەرێمی کوردستان ئەوەی کە ئێستاکە دەیبینین و هەستی پێ دەکەین ئەوەیەکە نابێ ئێمە جارێکی تر شعری شاعیرەکانی پێشوو دووبارە بکەینەوە کورد لەنێو خۆیان متفق نییە و کورد ئەبەد یەک ناگرێ و کورد گەرمە هەبووە مەسەلەن ئینقیادەک و بەڵام واقع دەوەسانینە هەیە بەس قەزم ئەوە خۆچ بکەین ئەوە گلەی دەکەین ئەگەر شعر بنووسین دەبێت گلەی بکەین وانە دەبێت بڵێن ئەوروپاش وەکو مەبوون ئەوروپاش وەکو مەبوون ئینقیادیان نەبوو ئیتیفاقیان نەبوو سەرگەورەیان نەبوو قانونیان نەبوو دەستوریان نەبوو بەسدا نەنیشتن ئەمە بە شعر بڵێن وەصفکەن چونکە عەقلی کوردی عەقلێکی وەصفیە دەتوانێت وەصفی حاڵەتی کورد بکە ئێستا بەڵام چارەسەر و تەحلیلی نییە نەعقلی تەحلیلی بێت تەحلیلی ئەو مەسەلە بکە یعنی بە معنە بڵێ بزانین بۆچی ئێمەوەی ئێمە ئێستاوا دەست پێ بکەین باشە ئێمە ئاوا دەست پێ بکەین ئێمە ئێستا کۆمەڵگەیەکین بە چاوی خۆمان دەبینین دوو کەسمان سێ کەسمان چوار کەسمان لەسەر خاڵێک زۆر کۆک نابین زۆر تەبانین ناگونجین لەگەڵ یەکە ئەی باشە خۆ خەڵکی تریش هەر وەکو ئێمە بووە چ بوو ئەوانەوە دەگوێنێ سروشتی ئینسانی هەمی جێک هەموو جێک هەروایە لەبەرەوە ناکرێت ئێمە هەروە بڵێن ئێمە هەروە بووینە و هەروە دەبین و شعری کۆن بینین و شعری تازە بڵێن ئەوە گلەیی و گازاندەیە و حەل نییە حەل ئەوەیە بزانین تۆلێرانس چەمکی تۆلێرانس چەمکی سنگفراوانی چەمکی تەحملکردنی یا توانای تەحملکردن توانای تەحملکردنی ئەوی دیکەمان هەبێ پێویست بەوە دەکا بزانین من و تۆ هەر کەسێکی دیکە هەمومان دەزانین ئێمە جوگرافیایەکەی پێی دەڵێن کوردستان ئەمڕۆ پێی دەڵێن کوردستانی عێراق باشووری کوردستان کوردستانی باشوور هەرچی پێ دەڵێ ئێمە ئێستا مادام لێرەین دەبێ بزانین یەکێکمان و دوانمان و سیانمان لە ڕووی حزبیەوە دەیان حزبمان هەیە لە ڕووی نەتەوە چەندین نەتەوەمان هەیە لە ڕووی ئاینەوە هەمانە لە ڕووی ئایدۆلۆژیا هەمانە کەس ناتوانێت فکری خۆی بەسەر ئەوی دیکە فەرزکە کەواتە خاڵی یەکەم زۆر گرنگە بزانین ئێمە مادام لەم نیشتیمانە دەژین ئەبێ یەکەم خاڵ دان بە پلۆرالیزم بنین ینی دان بەوەدا بنین کە پێی دەڵێن تەعەدودیەت پێی دەڵێن فرەیی اینجا فرە حیزبی دەڵێ فرە ئاینی دەڵێ فرە مەزهەبی دەڵێ تازە کەس ناتوانێت ئەم کوردستانە لەم سەردەما کۆبکاتەوە لەسەر یەک حیزب یەک دین یەک مەزهەب ئەوانە هەموو تێپەڕی ئەو خۆناغانە ئەبێ فێری ئەوە بین کە لە یەک بازنەشدا دەژین لە یەک ماڵیشدا دەژین لەسەر یەک ئاپارتمانین بەڵام سەد شوقەی تێدایە ئەمە خاڵی زۆر سەرەکیە کە فێری بین بزانین ئەمە ئەو سەردەمەیە کە ئیدی کەس ناتوانێت خۆی فەرزکە بەسەر ئەوی دیکە کەواتە ئەگەر ئاوا جیاواز بین دەبێت بە دوای خاڵی دوم چیمان پێویستە بە دوای خاڵی هاوبەشدا بگەڕین ئەی خاڵی هاوبەشی نێوان ئەم هەموو جیاوازیە چییە چۆن دەتوانین بژین بەیەکەوە خاڵی دوم ئەوەیە دەبێت ئەگەر توانای تۆڵەسەنەوەشم لە تۆ بوو من نابێت دەست بەکاربێنم من دەبێت بچین پەنابەرینە بەرچی دێنە سەری دواتر پەنابەرینە بەر شتێک کە هەمومان کۆکاتەوە ئەویش چییە بریتە لە دەستورێک کە هەر هەمومان دەنجی بۆ دەدەین و لە داهاتوودا پێی ڕازی دەبین ئەوە ئێمە ببیتە حەکەم گرێبەست بڵێ ئەوە ڕاستە کەواتە گرێبەستێکمان لە نێوان خۆماندا دەوێت عەقدێکمان لە نێوان خۆماندا دەوێت
ئەم فرەیە ئەم تەعەدودیەتمان بۆ ڕێک بخە. خاڵی سێم زۆر گرنگە بریتە لە پێکەوە ژیان و پێکەوە هەڵکردن و سنگفراوانی و قبولکردنی یەکتر لە چوارچێوەیەکدا کە کەسمان ئەوی دیکەش ئێلغا نکاتەوە. من چاوەڕێ نەبم تۆ وەک منت لێبێ. ئێمە لەناو کووردا کێشەیەکمان هەیە، ئەوش ئەوەیە کە من هەمیشە بمێ تۆ وەک منت لێبێ، ئەو بێ ئەو وەک ئەوی لێبێ، نابێت لە یەک بچین. خدا ئێمەی دروست کرد بە جیاوازیەکانمانەوە، ئێمەش دەبێ فێربین لە ئەزمموی وڵاتان دەبێت بە جیاوازیەکانەوە تعاعرف بکەین و ئیعتراف بە یەکتر بکەین. مامۆستا بەس گۆرەی ئەختنا جەنابێتە دەبێتن بانکخوازی و داوەژی نەمێنیت، چونکە بانکخواست هەیە ڕیجالدین مێتین مبەشەر مێتین بانکخوازیەوەی چەند کە خەڵکێکی وەکە خۆلێ بکەن دوی دەمەیدا دی چ لێتە نەفمەس ئەوە ئاساییە لە چوارچێوەی یاسادا وەک گوتم ڕێک دەخرێ ئەو کەسە مافی ئەوەی هەیە بانگی خەڵک بکە بۆ بیر و بۆ چوونەکەی خۆی تا ئەوێ هیچ کێشەی بۆ دروست نابێت، بەڵام مافی ئەوەی نییە فەرزی بکە کێشەی پێکەوە ژیان و پێکەوە تعەدودیەت و ئەوە لە چۆ تێک ئەگەر فەرزی شتێکت مامۆستا بچاوەکی کێمتر بەری خۆ دەتەوی کەسێکە وەکوی نەبی ئەو کەیفی خۆیەتی ئەوە مەسئلەیەکی زۆر گرنگە تۆ لە پێکەوە ژیانە بچیتە ئەوروپاش لە ئەوروپا ئەگەر تەماشا دەکەی دوو کەس بە یەکەوە قسە دەکەن لە دڵی خۆیان بە یەکتر رازی نین، لە دڵی خۆیان ئەو پێی وایە خۆی ڕاستە ئەوی دیکە هەڵەیە بەس تعبیری لێ ناکات چونکە قانون دیار ناکات. قانون ڕێگەی لێ دەگرێت، قانون ڕێگە لە یەکێک دەگرێت لەسەر تەلەڤیزیۆن لە دەستگا لە میدیا لەسەر منبەر، یعنی ئەو کات کە ئێمە یاسامان دەبێت بۆ ئەم بوارە هەر ئاینێک مافی خۆیەتی بڵێ من لەسەر حەقم، بەڵام مافی ئەوەی نییە بڵێ هەموو حەق لە لای منە. بەڵێ مامۆستاوێ یەکتر قبولکردنا هەفتەوە جانەبێتە ئاماژە پێکردی چ سنوور و حەدبوو یانجی یا vekiriyet هەمی حاڵەتێکی یەکێک لە ماناکانی تۆلێرانس ئەوەیە سیاج پەرژینێک دروست دەکا بۆ هەڵس و کەوتەکانمان. ئێمە ئازاد نین بە ئارەزوی خۆمان جوێن بە خەڵک بدەین، ئازادی تۆ لە ناخی خۆتدا بڕوات بە دینی من نەبێ، بەس مافی ئەوەت نییە لەسەر منبەر قسە بە دینەکەی من بڵێ، مافی ئەوەت نییە لەسەر تەلەڤیزیۆن قسە بە دینەکەی من بڵێ، ئەوە مانای بریتە لە تۆلێرانس. مامۆستا نفشێ داهاتی نەڤیên خۆ کوڕێن خۆ زڕیەتا خۆ چاوە ئەم پەروەرداوێ چەندێ بووان ئاراستە بکەین کە بشێن وێ چەندە هەت نافخدا پەیڕەو بکەن. ڕاستە ئەبێ خاڵی یەکەم تاکید لەوە بکەینەوە نابێ ئێمە لە شوێنێکا زۆری نەبین بڕوامان بە چۆن ئەڵێ تۆلێرانس و پێکەوە هەڵکردن و پێکەوە ژیان و یەکتر قبولکردن نەبێ، کاتێک کە کەمی نەبین قبولیکەین. شتێکی وا دەبیستی شتێکی واش دەبیستی زۆر جار قسەیەکی زۆر خراپ هەیە هەندێک دیندار هەندێک چۆن دەڵێ ئاین پەروەر دەیکەن وانە دەڵێ لە کوم دین و کومولیە دین چییە؟ دەڵێ ئەوە کاتێک کە زەعیف بین دەسەڵاتمان نەبێ وا دەڵێ حاڵەتی مەکی دەڵێ ئەی ئەگەر دەسەڵاتمان بوو ئەڵێ ئەو کات دەڵێن قاتیلوهم حتى لا تكون فتنة، ئەمە نیفاقە دەبێ بزانی ئەوە مانای چیە و ئەوە شوێنی چیە و ئەبێ ئەوە مەخرەجی بۆ بدۆزی تۆ لی تێبگەی کێمە زۆر باسمان کردووە، بەس مەبەستم ئەوە بوو نابێ ئینسان دوو ڕوو بێ کاتێک کە زەعیف بوو بڵێ پێکەوە ژیان و پێکەوە هەڵکردن، کاتێککە دەسەڵاتی هەبوو بۆ چونکە پێکە تۆلێرانس چەمکێکی ئەوروپی بزانە ئەوروپا ئێستا لەو پەڕی قووەت نییە، ئەوروپا لەو پەڕی قووەتە، عالەمی ئیسلامی لەو پەڕی زوعفە، ئەوروپا پێشوازی لە ئاواری مسلمانەکە و تۆلێرانسی مەبەستە ببیتە جەوهەر و ئەخلاق ئەوە ڕاستە، یعنی بە مانایەکی تر تۆلێرانس ئەبێ جەوهەر بێ ئەبێ ئەخلاق بێ ئەبێ لە حاڵەتی لاوازی و لە حاڵەتی بەهێزیدا تۆ پێی پابند بی. جا ئێمە کە منداڵ لە ماڵ دەبێ هەر منداڵێک کە لە ماڵی خۆی دەبێت نازانین دایک و باوکی چۆنی پەروەردە کردووە لە ڕووی دینی یەک فۆرمێکی دیاریکراوی بچووکی فێر کردووە کە منداڵ دێتە مەکتەب تەماشا دەکە هاوڕەکانی ئەو بەنوعێکی دی باسی دین دەکا ئەگە باسی دین بکەین ئەو بەنوعێکی دی باسی نەتەوە دەکا کە دێتە مەکتەب ژینگەیەکی تر دێ سێرەکە چەندین ئاین هەیە لە مەکتەب لە مەکتەبی خۆی سێرەکە مسلمان هەیە ئێزدی هەیە مەسیحی هەیە وانە کاتێک کە دێتە مەکتەبی خۆی تەماشا دەکا کورد هەیە عەرەب هەیە تورکمان هەیە کاتێک کە دێتە مەکتەبی خۆی تەماشاکە مەذهبی جیاوازیش لە ناو دینەکە هەیە سنی هەیە و شیعە هەیە و شافعی هەیە و حەنەفی هەیە هەموو ئەمانە ئەم منداڵە جۆرە قسە دەکا ئەو قسە دەکا کەواتە دوجار ئێمە پێویستیمان بەوە هەیە قوتابخانەکانمان منهج و پرۆگرامی پەروەردەییمانیش جارێکی تر پڕ بێ لە چەمکی تۆلێرانس بۆ دەبێت ئاین بە جۆرێک بێتە باسکردن لە قوتابخانە هەمویان لی تێبگەن ئەبێ خاڵە هاوبەشەکانی نێوان ئاینەکان بێ ناتوانی باسی ئاین بکەی لە ناو قوتابخانەدا بە یەک مەذهبێکی دیاری کراو ناتوانی باسی ئاین لە ناو قوتابخانەدا بکەی بۆ یەک ئاینی دیاری کراو چونکە خەڵکی تۆ لە کۆمەڵگەیەکا دەژی کۆمەڵگەیەکی مەدەنیە تێدا لە کۆمەڵگەیەکا دەژی ئاین ئەخلاقە و بۆ هەمووان دەبێت بێ بەڵام کۆمەلگا ما کوردی 99 سەدیان کو 95 سەدی نەکجار بێژن ڕاست
مسلمانن ئەمەش تەبەن جارێکی تر ئەم ئیحسایە تەبەن هەر سەد وانە یعنی ئابێ ئیحسایەک ڕۆژێ بێت دقیق نییە ئەو نسبانە با هەفتا بێ با هەشتا بێ با نەوەتیش بەقەی ناکە بەڵام ئایا ئەو نەوەتە لە نێوان خۆیدا متفقن بزانن لە سەردەمی ڕژێمدا کتێبێک هات لە ساڵەکانی هەفتە بۆ قوتابخانە بۆ ناوی تعلیم السەلات بوو تعلیم السەلات هاتە مەکتب مەشکوردین و لە کەرکووکین و مەکتەبین و هات بۆمە وانە کە بردم بۆ مزگەوت مامۆستای مزگەوت گوتی ئەوە فرێدە گوتم بۆ گوتی ئەوە وتمەوە تعلیمی سەلاتە گوتی تۆ ئەوە فێر نەبی گوتی ئەوە عێراق ئەو کات خۆ سەدام سونیش بوو وتی عێراق بە مەزەبی ئەبوو حەنیفە نوێژ دەکەن ئەو کتێبە ئەو نامیلکەیە تعلیمی سەلات مەزەبی ئەبوو حەنیفەیە ئێمە کوردین شافعین ئەوە قبول نییە دەبینی یعنی کەواتە لە مەکتەب ناتوانانی تۆ حتا مەزهبێکیش فەرزکەی لە نەتیجە یەکێ لە گۆڤارە باشەکان لە کوردستانە ڕەنگە لە دوای ڕاپەڕینەوە کۆنتترین گۆڤاری جگەرگۆشەکان ماوەیەک خاوەن ئیمتیازی بووم محاولەیەکم تای کرد باش بوو ینی داهێنانێک بۆ خۆم کردم لە ڕاستیدا هەموو گۆڤارێکی منداڵان لە آخر لاپەڕەکانی دوایی دووێنە دەدا بە تۆ دەڵێ لە نێوان ئەم دووێنە دا خاڵی جیاواز هەیە ئەم دووێنە لە یەک دەچن بەس دوو خاڵی جیاواز هەیە تۆ بگەڕێ دە خاڵی جیاواز بدۆزەرەوە تۆش دەگەڕی تا خاڵی جیاواز دەدۆزی ئەوە مانای وایە فکری تۆ تیژ دەکەن لەسەر ئەوەی جیاوازی بدۆزیتەوە من گوتم ئێمە بۆ ئیشێکی تر نەکەین مادام تاکید لە بیرتیژی منداڵ دەکەین با ئێمە دوو ڕسمی جیاواز دانین بڵێن لە نێوان ئەم دووێنە جیاوازدا دە خاڵی هاوبەش بۆمە بدۆزەرەوە ئەو بنویسن ئەوە ینی هەر نفسی ئامانجا بەڵام ئێمە منداڵ فێری ئەوە دەکەین کە لە نێوان دووێنە جیاوازەکان دە خاڵی وەک یەک بدۆزێن جا لەبەرەوە پرۆگرامی مەکتەب پرۆگرامی قوتابخانە زۆر گرنگە پرۆگرامێک بێ پڕ بێ لە تۆلێرانس و یەکتر قبولکردن و قبولکردنی جیاوازەکان بە یەکتر مامۆستاوەکە دیار ئەم کوردستانە باشوور ئەمێ برف پێنگاوە تاوێژین بەرە سەر بەخۆبوونێ یان کو ڕێفراندۆمێ چەندە گرنگە مامۆستا ئەف شەنگستی هەوێ جانابێتە ئاماژێ پێ دەتن کوت نافمەدا ببیتە پراکتیزە و ئەمەلی بێتەکردن باشە لە ڕووی سیاسی ئێمە کە بەرەو دەوڵەت بوون بڕۆین ئەبێ ئەم بوارانە ڕێخین بواری سیاسی ڕێخین بواری حزبی ڕێخین بواری چۆن ئەڵێ دەوڵەتی ڕێخین تەنانەت ینی یاساکانمان بگونجێنین لەگەڵ ئەو بارودۆخی کە تۆ بۆ دەوڵەت دایانی خاڵی زۆر سەرەکی ئەوەیە کە دوجار تۆ بەرەو دەوڵەت ئەچی بەرەو فرەیی ئەچی بەرەو فرەیی ئەچی فرەیی حزبیە سیاسیە کەواتە تۆ حزبت هەیە لەم حاڵەتەدا زۆر گرنگە حزب لە حاڵەتی دەوڵەتدا جارێکی تر لە ئێستا و بەرەو دووە لە ئێستا و بەرەو دووە زۆر گرنگە یاسای حزبەکان بێتە گۆڕین یان بێتە هەموارکردن بەسەتە قۆناغێکە جدیدە باڵێ ڕاستە لە قۆناغی تازە تۆ کە بەرەو دەوڵەت بوون دەچی حزبت هەیە حزب لە سەردەمێکدا دروست بووە لە هەرێمی کوردستان بە پێی یاسای حزبەکان ژمارە هەفتەی ساڵی 1993 ئەو کات و تا ئێستا هەندێک گۆڕانکاری پێویستە بۆ چونکە تۆ تۆلێرانست لە حزبێکە نابێ ئەگەر حزبێک هەبێ بەس مسلمان وەرگێ وانە بەس لە کچە محەجەبە وەرگێ ئەوە پێی ناوتری حزبێکی تۆلێرانت نابێتە حزبێکەوە پێکەوە ژیانی جیاوازەکان قبولکە ئەتوانین چی بڵین داخراو دەبێ چونکە لە ڕاستیدا حزب چییە؟ حزب بریتە لەوەی کە دەنگی بۆ دەدەین دوای نوێنەرایەتی هەمومان دەکەوانە حزبێک کە زۆرینی دەنگەکان دێنە نابێتە نوێنەری هەمان کەواتە حزبی سیاسی ئەبێ نوێنەری دیندار و بێدین بێ ئەبێ نوێنەری هەموو نەتەوەکانی کوردستان بێ ئەبێ بتوانێت ئەندامی هەبێ لە هەموو نەتەوەکانی کوردستان ئەبێ هەموو جۆرە کەسێک وەرگێ نابێ حزبەکە جلوبەرگێکی دیاریکراوی هەبێ نابێ حزبەکە ڕیتمێکی دیاریکراوی هەبێ ئەگەر وای لێ هات دەبێتە حیزبی کەمینەیەکی دینی یا حیزبی کەمی حیزبە کوردستانەکان بۆچی کەس ناڵێ فلانی کوردی بۆ هەمووی بوو بە کوردستانی یانی من لە کوردستانە ئەندام بەڵام بە عەمەلی وانە هەموو حیزبێکی کوردستانی جگەل لە کورد ئەندامی تری نییە ملاحەزە دەکەی ئەگەر ناو نەهێنی هەموو حیزبێکی کوردستانیش جگە لە مسلمان هەندێکیان خەڵکی دی وەرناگرن جگە لە مەزهبی سونیش هەندێکی وەرناگرن جگە لە محەجەبەش هەندێکی دی وەرناگرن ئەوە ناتوانێت نوێنەری کوردستان بێ ناتوانێت نوێنەری حزب دیاریکریەوێت باگراوندێکی دینیش بلش ئەوە نەمافێوانە کە دیندار غیری دینداری وەرنەگرن نا کەوای کرد نابێ بە حزبی سیاسی ئەگەر جەمعیە دەبێ ئەگە یاسای ژمارە هەژدەی ساڵی 93 جێبەجێ دەکات دەبی بە کۆمەڵەیەک جەمعیەیەک بۆ کاسۆلیکەکان بۆ شافعیەکان بۆ فڵانەکان دەبێ بەس حیزبی سیاسی دێتە بێتە سەرۆک وەزیران دەبێت بۆ هەمومان بێ دەبێت حیزبێک بێت حکوومەت دروستکە کە حکوومەتی دروست کرد بۆ هەمومان دەبێت
چۆن بۆ هەمومان دەبێ و نوێنەری خەڵکی تیانە ئەمەیە کە ئێستا هەوڵێک دەدرێ کە چۆن ئەڵێن ئەبێ بانگەواز و حیزب لێک جا بکرێتەوە ئەوە لەبەر ئەوەیە ڕاستیشە دەبێت جا بکرێتەوە چونکە حیزبی ئەگەر تۆ جەمعیەکی دینیت هەیە دەتوانی بڵێ من ئەم جەمعیە دینیەی من تەنها بۆ ئاینی جووەکانە بەڵام حجەتەوەنەوە مامۆستا بێژن دەمام دگەهینە دەسەڵاتی شێوازی سەردەریکردنامە دێتە گۆڕین ئاخدا ئێستا دەبێ بگۆڕێ چونکە من ناتوانم دەنگ بە تۆ بدەم ئەلئان من ئەندامیش نیم لە حیزبەکەی تۆ من وەرناگری تۆ لە پەیڕۆ پرۆگرامی خۆت لە پەیڕۆ پرۆگرامی خۆت نووسیوتە جگە لە کورد کەس وەرناک وات نەنووسیوە بەس بە عەمەلی هەر کورد وەردەگری هەر موسڵمان وەردەگری هەر سونی وەردەگری هەر سەرپۆش بەسەر وەردەگری چ بوو ئەو کاتە تۆ حیزبێکی داخراو دەرچووی کەواتە لێرەوە تۆلێرانس داوامان لێ دەکات بەری ئەوەی قانون بگۆڕێ پێویستە حیزبەکان دەرگایان واڵا بکەن حیزبی سیاسی مەشروعێکی سیاسیە بۆ هەمووانە هەر لەبەر ئەوەیە یعنی ئەمە خاڵێکە ئەمان باتەوە سەر نقطەیەکی زۆر گرنگ کە ئەو کات مشارەکەی سیاسی دەبێ چونکە تۆ کە خەڵک دەنگت پێدەدا ئەوەی دەنگت پێدەدا لەوانەیە نوێژ نەکرد بێ ئەوەی دەنگت پێدەدا لەوەی محەجەبە نەبێ ئەوەی دەنگت پێدەدا ڕیشی نیە ئەوەی دەنگت پێدەدا کورد نییە ئەوەی دەنگت پێدەدا موسڵمان نییە ئەمە چۆن نوێنەرایەتی ئەوان دەکەی دەبێ نوێنەری ئەوان لە حیزبەکەی تۆ هەبێ دەبیتە لە ناو جەمعیە دەتوانی حڕی بۆ خۆت جەمعیە دروستکەی بەڵام کە حیزبی سیاسی دروست کرد حیزبی سیاسی لازمە و پێویستە چۆن بێ کراوە بێ بۆ هەمووان هەروەکو ئەوروپا تەماشا ناکەی کوردی دەچیتە نێو حیزبێکی ئەوروپی دەگەیتە ئەندامی سەرکردایەتی دەبیتە وەزیر تیایداوەنیە بەگەر چەندین سۆماڵی و کورد و عێراقی و تونسی ئێستا هەموو لە ئەوروپا لە نێو حیزب ئەندامی سەرکرد بەگەڕەوەندێ گوتنیتە مامۆستا وێ دگەهینیتە نازانم یانی چ ناخێتە هەیە کە حزبی دینی ئەسڵەن دەوێت نەبن حزبە ڤەکیری بیت و یا قەومی بیت و ڕاستە یعنی حزب پێی دەگوترێت چی ینی نوێنەرایەتیکردنی کۆمەلگا حزب ئاوێنەیە حزب ئاوێنەی کۆمەلگەکەی خۆیەتی حزبی سیاسی ئاوێنەی کۆمەلگەکەی خۆیەتی حزبی سیاسی ئاوێنەی کۆمەلگەکەی خۆیەتی کە تۆ مزگەوتێکت دەبێ یا کەنیسەیەکت دەبێ کەس ناچێت بۆ هەر دینێک دەچێت بۆ معبەدی خۆی بەڵام حزبی سیاسی معبەد نییە حزبی سیاسی بۆ هەمووانە کەواتە تۆلێرانس بۆ قۆناغی داهاتوو وامان لێ دەخوازیە هەموو حزبە سیاسیەکانمان سنگفراوانتر و کراوەتر بن و دەرگایان بۆ هەموو هەوڵاتیکردنەخۆ بەرفرەکردستان بێت چونکە تۆ دوای نوێنەری منەوی جوانە مامۆستا سالوخەتێن دەولەتە خۆدی تۆرێلانس ئەوە جانەبێتە ئاماژە پێت کەتن تۆلێرانس چ تشتن خاڵ یەکەم دانان بە کەمایەتی ئەوە ئێمە باشین لەوەیە وشەی کەمایەتیشمان هەڵگرتووە ناوماننا یاسای ژمارە 5 ساڵی 2015 پێکهاتەکان ناوماننا پێکهاتەکان ئەمە خاڵێکی زۆر باشە خاڵی دووەمی زۆر سەرەکی ئەوەیە کە ینی وەکو باسم کرد لە دەوڵەتدا حیزبی سیاسی نوێنەری هەمووان بێ ڕەخنەگرتن مافی هەمووان بێ و ڕەخنەگرتن بۆ هەمووان بێ کۆمەڵگەی مەدەنی کە تو یاسای وەبزەم ژمارەیەکی ساڵی 2011 ینی ئەم کۆمەڵگەی مەدەنیەش پێویستە نوێنەرایەتی هەمووان بکە نابێ کۆمەڵگەی مەدەنی بۆ من و خێزانم و هەیە کۆمەڵگەی مەدەنی لە کوردستانە 3-4 هەزارێک هەیە ئەگە زیاتی نەکرد بێ ینی خێزانێک دروستی کردووە نابێ کۆمەڵگەی مەدەنی ئەساس و بنەماکەی بۆ ئەوە دروست بووە کە نوێنەرایەتی هەموو توێژەکانی کۆمەڵگە بکە نابێ خێزانێک بەڕێوەی بەرن تەنها بۆ خۆیان بێ ئەبینم پیاوێک و ژنێک و مناڵەکانی ڕێکخراوێکان دروست کردو نابێ ئەبێ کراوە بێ بۆ هەمووان مامۆستا ئاستی ئەخفتنێت جەنابێتە سەر حزبا و گروپا و لایەنە بۆ پێشی بێنێکیم ڤیگافکین بەدوێتن سەر ئاستی دەولەت بوونێ چ سالوخەت هەبن ئەف دەولەت ئەمەیە دەوڵەت دوجار چێ دەوڵەت بەڕێوە دەبە دەوڵەت چییە دەوڵەت بریتە لە ئەرزێکت هەیە گەلێکت هەیە حکوومەتێک وڵاتەکە بەڕێوە دەبە حکوومەت لە چی پێک دێ حیزبی سیاسی انتخابات دەکەن هەڵبژاردن دەکەن دەبنە حکوومەت کەواتە دوجار تۆ ئەو ئەرزەی کە هەتە و ئەو گەلەی کە هەتە حکوومەتێک بەڕێوەی دەبا حکوومەتەکەش بریتە لە ئەو حیزبانی کە دەرچوون کەواتە تا یاسای حیزبەکان چارەسەر نەکەین بۆ پێکەوە هەڵکردن و بۆ تێکەڵکردن و بۆ فراوانکردن ئەمەیە کە ئێستا ئیسلامیە ڕووناکبیرەکانی کوردستان لە نێو هەرسێ حیزبە ئیسلامیەکە ئەیانەوێ حیزبی سیاسی جابکەنەوە لە بانگەواز بۆ ئەیانەوێ وابکەن چونکە تێگەیشتون کە بانگەواز قۆناغی عفوان بانگەواز کارێکی تایبەت بەخۆی هەیە مافت هەیە وەکو هەر ئاینێکی تر تۆ حەز بکەی خەڵک ڕوو لە دینەکەی تۆ بکە بەس حیزبی سیاسی نوێنەرایەتیکردنی کۆمەڵگەیە نەک نوێنەرایەتکردنی ئاینێک نوێنەرایەتیکردنی ئاینێک یەکێتی زانایان ئەیکە نوێنەرایەتی ئاین و ئەوزارەتی ئەوقاف دەیکە حیزبی سیاسی نایکە بەو شێوازە لەبەرەوە کە تۆ باسی دەوڵەت دەکەی دەوڵەت لە ئەرکەکانی ئەوەیە کە خۆی نەبەستێتەوە بە فەرزکردنی مەزهبێکی دیاریکراوە ئەمە ئەو سەردەمە نییە ئەبوو جەعفەری مەنسوور بێ مەزهبێک دابنێ معاویە بێ مەزهبێک دابنێ
فڵانی ئەندەلوس بێ مەذهبێک دابنێ سەلاح الدینی ئەیوبی ئەهات شافعی دانا بەڵام ئێڵغاکردنەوەن مەذهبە کاری سەر دروست نابێت مسلمانە ئەوە کاری زانایانە خۆیانن تۆ خوددا ناپەرستی بەێ باشە دەوڵەت حەقی چێت تۆ چۆن خوددا دەپەرستی دەوڵەت حەقی چێت تۆ لەسەر چ مەذهبی خوددا دەپەرستی دەبینی بەڵام نەتیجە مەوستا دەولەت یا حکومڕانیل وان هاوڵاتیات کە تەنەوێت هاتینە دابشکردن جۆ بگرە کاتێک تۆ دەوڵەت دروست کردووە ئێستا لە ئەوروپا خەڵک نوێژی خۆی دەکا کەس دەوڵەت حەقی هەیە تۆ پرۆتستانتی یا کاسۆلیکی حەقی نییە ئێستا لە عێراقدا دەوڵەتمان نییە دەوڵەتێکی بە ناوی عێراق بینیت چۆن دەوڵەتی عێراق ناتوانێت ڕۆژی جەژن دیاری بکە دەڵێ ئەگە من جەژنم دیاری کرد بە دڵی سونەکان شیعەکە عاجز دەبێت ئەگە گوتم مانگ بینراوە بە دڵی سیستانی ئەوە یعقوبی عاجز دەبێت هەروانش جیاوازن لەگەڵ یەکدا دەبینی دەوڵەت ئێستا دەرکەوت کە ناتوانێت دەوڵەتی عێراق بۆ نمونە دەوڵەت ناتوانێت ڕۆژێک دیاری بکە بڵێ ئەم ڕۆژە ڕەمەزانە چونکە لە نێو سونەکان سونە ئەڵێ ئەمڕۆ ڕەمەزانە شیعە دەڵێ ئەمڕۆ لە نێو شیعەکانیش مەراجع هەیە ئەو دەڵێ ئەمڕۆ ئەو دەڵێ ئەمڕۆ تەماشا دەکەی دەوڵەت چۆن خۆی پاراستووەوە چۆن خۆی پاراستووە دەڵێ ڕۆژی شەممە عوتڵەیە هەتا ڕۆژی پێنج شەممە ئیدی شەمە جەژنی سونە دەرەچێت یەکشەم یەکەم ڕۆژی شیعە دەرەچێت دووشەم شیعەی دووەم دەردەچێت دەوڵەتیش خۆی پاراستووە بگریت دەوڵەت خۆی کرد بە بێلایەن دیت دەوڵەت خۆی کرد بە بێلایەن دەوڵەت دەڵێ من حەقم نییە بەسەر ئەم بابەتەوە لەبەرەوە هەر ئەوەشە ئەمە قسە ئەمە ئەو قسەیەکەوە کاتی خۆی یەکێ لە کەسە عاقلەکانی قەدیم ئیمامی مالیکە کە ئەبوو جەعفەری مەنسوور دێ دەڵێ ئەم موەطەئی خۆت وەر ئەمە تەعمیم بکەین بەسەر عالەمی ئیسلامی دەڵێ نات و نابێەوە بکەین ئەوە قسەی منە ئەوە مەذهبی منە هەموو عالەم نابێت لەسەر ئەم مەذهبە بڕە خەڵک خوددا دەپەرستێ بە چ مەذهبێ دەپەرستێ ئیشی دەوڵەت دانانی قانونە بەڵێ مەوسای برس جەنابەتە بەحسا قانونی کرد یاسای و قانونێ چی گرنگی خۆهەیە بۆ پاراستناوی چەمکی ئەم سەر تاخفین یە پێکڤێژیانی و سینگفرەیە و قبولکردنا هەفتوو بەس بەری جەنابێتە بچتە بەرسفداناوی چەندێن بەدەبێتن ناوبڕێکی وەربگرین و دەهینە فلای بەڕێزان تەماشەوانên ڕێزدار پشتی vê bihên vedanê dê zevrîne filayê we bimînin xêr û digelme bimînin. تەماشەوانان جاردن سەلاف پرسیارێک ماڕستایی جەنابێ مامۆستای کرد بوو ئەو ژی ڕوولی یاسایی چییە ئەت پاراستناوی چەمکی ئەم ئاخفتنی لەسەر بکەین کە قبولکردنا هەفتووە مامۆستاتە چ ئاخفتنێک سەر بەڵێ یاسا زۆر گرنگە یعنی کۆمەڵگەی شارستانی و کۆمەڵگەی نوێ ئەبێ لەسەر بنەمای یاسا دابمەزرێ ینی ئەمە هەندێک بابەتمان هەیە ئەخلاقیە هەندێک بابەتمان هەیە یاساییە ینی دەکرێت خەڵکێک وعدێک بدا وعدەکە نەباتە سەر لە نێو ئەندامانی و لە نێو برادرانی خۆی دەڵێن فڵانە کەس خلافی وعدی هەیە وعدە خلافە ئەو قسە دەکەن بەس ئەگەر ئەم خلاف وعدە بوو بە نەتیجەی زەرەرگەیاندن بە خەڵکی دی وانە کرێکارێکت هەیە دەڵێ سعات ئەوەندە دێم کارگەکە ئیش پێ دەکەم سعات ئەوەندە نەهات وانە بوو بە مای زیانێکی زۆر گەورە لە تۆ ئەوە دەبێت کاتی لێ بکەیت بە پێی یاسا چونکە زیانی گەیان ئەمما گە زیان نەگەیەنی ئەوبێتە مەسلەیەکی ئەخلاقی کەواتە ئێمە لە کۆمەڵگەی ئێمە بۆیە زۆر جار دوا دەکەوین و پێش ناکەوین هەموو مەسەلەکان لە چوارچەوە لە دەرەوە یاسا تەماشا دەکەین وڵات بیاوێ پێشکەوێ یاسای پێویستە کەواتە ئەم باسی یەکتر قبولکردن و بەیەکەوە هەڵکردن و پێکەوە ژیانە یاسای پێویستە چۆن یاسای پێویستە ئێستا کۆمەڵە وشەیەک هەیە مانای دیسکریمینیشنە مانای تەمیزە مانای هەڵاواردنە مانای وایە تۆ گاڵتە بە دینێکی ترەکەی مانای وایە تۆ گاڵتە بە قەومیەتێکی ترەکەی مانای وایە تۆ دژی ئاینزایەکی دی قسە دەکەی لە ئەوروپا هەموو ئەمانە یەکێک بە یەکێک بڵێ ڕەشپێست یەکێک بە یەکێکی دیکە قسەیەکی ئاوها بڵێ هەندیە سوورەکە بۆ نمونە ئەم نەوع قسانە بە پێی یاسا غەرامە دەکرێت بە پێی یاسا بۆ چونکە ئەوروپا چەندین ساڵ شەڕی خوێناوی کرد بەهۆی ئەوەی کە یەکتریان کافر کرد یەکتریان تەخوین کرد قسەیان بە یەکتر دەگوت کۆمەڵگەی ئێمە لەو قۆناغە دەژی ئێستاکە کۆمەڵگەی ئێمە یەک و دوانی لەگەڵ یەک تەبانیە قسە بە یەک دەڵێن ئەو بەویدی دەڵێ خائین ئەو بێوی دەڵێ کافر ئەمە تا ئەو شوێنە قسە ناکەی کەوا هیچ نەبووە بەس ئەگەر بە فڵانی گوت کافر و فڵان لەسەر ئەوە هاتە کوشتن ئەو دێتە گرتن چونکە ئەو تەکفیری کردووە ئەو بەو دەڵێ خائین ئەگە یەکێکی ترچوو ئەوی کوشت ئەو گوتی ئەوە فڵانە کەس خائینە ئەو لازمە بێتە گرتن ئەمە هەموو لە ئەوروپا بە پێی یاسا ئیش دەکەن لەسەر ئەم بابەتانە لەبەرەوە کاتی ئێمە دەڵین بەرەو دەوڵەت دەچین دەبێ یاسامان هەبێ بڕوانە ینی ئێمە شتێک هەیە وا تەرجومە کراوە بۆ عەرەبی المؤسسات الحەکەمیە دامەزراوە ناوبژیوانیەکان
دامەزراوەی ناوبژیوانیمان لە هەرێمی کوردستاندا نییە. تەماشا بکە ینی بڕۆ ئەمریکا، لە ئەمریکا لەسەری هەمووی دەستور هەیە. باشە کە دەستور هەیە ئەو دەستورە لە کۆنگرس و ئەو دەستورە لە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا نایەتە لەبەر ڕۆشنایی ئەو دەستور یاسادا دەنێن وانە کە وەختە یاسادا دەنێن سەری یاسا دەستورە ئەی ئەگەر لە دەستور منوتۆ ئەی ئەگەر لە دەستور دیموکرات و کۆماری خوازەکان کێشیان بۆ دروست بوو ئاریشیان بۆ دروست بوو ئەو دەڵێ ئەو مادە دەستوریە تەفسیری وایە ئەو دەڵێ نەخێر وایە ئەو جا چ بکەین لە سەروی ئەوەش لازمە و پێویستە و پێویستە چ هەبێ شتێکی پێی دەڵێن دادگای دەستوری دادگای دەستوری کە پێک دێ لە کەسانێک نایەنە لابردن جێگەی متمانن حتا مردن لەو پۆستەن ئەوانە بڵێن ماست ڕەشە دەڵێن ڕەشە آخر قسە بۆ ئەوانە آخر قسە بۆ ئەوانە بۆ مەسەلەکە ئێمە لە عێراقا وەکو نەزاری و وەکو تیۆری هەمانە بەس وەکو عملی ئیشی پێ نەکراوە لە عێراق دەستور هەیە دادگایەکی دەستوریشمان هەیە ئەو دادگا دەستوریە نزیکەی نۆ ئەرکێکی هەیە دووەمین ئەرکی لە ئەرکەکانی نووسراوە تەفسیر نوسوس الدەستور یعنی ڕاوەکردن و لێکدانەوەی مادەکانی نێو دەستوری عێراقی ئەو لێکی دەداتەوە باشە کەواتەمە لە هەرێمی کوردستاندا ئێستا حزبە سیاسیەکان جیاوازیان هەیە حزبە سیاسیەکان ناوکۆچیان هەیە خەڵک ناکۆچی هەیە خەڵک لە ئەڵلقەی پێشوو بێ باسی کوشتن و خۆ کوشتنمان کرد خەڵک پەنا ناباتە بەریاسە نبینی خەڵک پەنا بەرێتە بەریاسە خۆی تۆڵی خۆی دەکاتەوە خۆی خەڵک دەکوژێ ئەوە کێشەیەکی یەکجار گەورەیە دوو کەس تووشی ئیستیدامێک دەبن لە ئۆتۆمبیل خۆیان مافی خۆیان داوا دەکەن و خۆیان سڵحی خۆیان دەکەن ئەمانە هەمووی بۆ کۆمەڵگەی عشایری و خێڵەکیە ئێمە کە بەرەو دەوڵەت بوون دەچین دەبێ یاسا هەبێ کاتێک کە دوو ئۆتۆمبیل لە یەکیاندا هەردوو شۆفێر بە احتیرامەوە دادەبەزن هیچ قسە بە یەک ناڵێن چاوەڕێی پۆلیسی هاتوچۆ دەکەن تەختیت و هێڵکاریان بۆ دەکا دەیسەلمێنێ ئەو هەڵە بووە ئەو ڕاست بووە ئەو بەو شێوازە ئەو دێتە سزادان بەو شێوازە ئەمە لە ئاستی بچووکی هێڵکاری هێنام تا دەگەینە نێوان دوو حزب لەگەڵ یەکان ناکۆچیان هەیە لە نێو پەرلەماندا ناکۆچیمان هەیە ئەیەکە هەموو شتێک بەرینەوە بۆ پەرلەمان ئەی پەرلەمان بۆ چۆی بەرێتەوە خۆ قسەیەوە نیە پەرلەمان دەیبا بۆ دەستور ئەی دەستور بۆ چۆی بەرێ بۆ محکەمەی دەستوری کەواتە ئێمە کە بەرەو دەوڵەت دەچین دەبێ خۆمان بسازێنین یەکتر قبولکەین ئەگامان لەوە بێ کە دوجار دەوڵەتیش دروستکەین هەرم حیزبانەمان هەیە دەوڵەتیش دروستکەین هەرم هاوڵاتیانەمان هەیە کەواتە لێرە و پێویستیمان بە پەروەردە هەیە لەسەر تۆلێرانس پەروەردەی یەکتر قبولکردن پەروەردەی چۆن ئەڵێ دروستکردنی پەرژینێک بە دەوری تووڕەبوونەکانی خۆماندا پەرژینێک بە دەوری وشەکانمانە پەرژینێک بۆ ئەوەی کە ڕستەی جوان بەکاربێنین وشەی جوان بەکاربێنین چونکە بەڕاستی دەوڵەتداری ینی گەشتن بە ئەو پەڕی ئاستی شارستانیت بە جوێندان ناکرێت شارستانیت بە قسەی خراپ ناکرێت شارستانیت بە هەژاری ناکرێت شارستانیت کەواتە کە یاسا هەبوو عدالت ئەبێ مامۆستا سەر ئەختنە جەنابێتە ڤێگافکێ بوونمونە ئەمریکا ینی وڵاتێکی پێشکەفتیە و دەولە العوزمایە و قانونیش یا بەرجەستەکریە ڕێژەکە بەرچاف بەڵام هەمان دەمدا مامۆستا ئەڤڕوو دەبینی پێکڤەژیان و تەسەمح و قبولکردن یا برف لاوازبوونێکی نەخاسمە گەل دیانەتە ئیسلامێ بوونمونە هەر ڕژی یاساکی دەرتێخن کە موسڵمان گەل نەژین یان کەنە دەرێ ئایا ئەف پێکڤەژیانە مامۆستا گرێدا مەساڵح و بەرژەوەندیاوە یانجی ئەخلاق و ڕەوشتەکە و جەوهەر لەک ئینسان ئەوە ئەگەر ئێمە ئەمریکا بووینە خراپترە بووین چونکە ئەمریکا و ئەوروپا ئێستش وێڕای ئەوەی چی دروست بوو ئەوە دروست بوو ئینتۆلێرانس دروست بوو ئەوروپا بۆ خۆی متەسامح بوو لەگەڵ یەکدا مسلمانانیشی قبول کرد ئاینەکانی دیکەشی قبول کرد کۆمەڵێک مسلمانی توندڕە و ڕویان لە ئەوروپا و ئەمریکا کرد بە سیارە ئۆتۆمبیل بەناو خەڵکدا دەڕۆن خەڵک دەکوژن وانە خۆیان دەتەقێنەوە چونیاکری نانە یەک یاسا بێنە بڵێ لە ئەمریکا و لە ئەوروپا یاسایەک دەرچووە بەس ترامپ گوتی حەوت وڵات نابێ بێ یەکەم هەموو ئەمریکا لە دژی ترامپ هەستان گوتیان چۆنەوە دەبێت هەموو هاتن لە فڕۆکەخانەکان وەستان پێشوازیان لە مسلمانەکان دەکرد بەخێر بێن بەخێر بێن بەخێر بێن ئەوجا ترامپ کە ویستی جارێکی دیکە عێراقی لێ دەرهێنا چونکە خەڵکی ئەمریکی زۆرە لە عێراق ئەوجا ئەو یاسایەشیان جارێکی دی نەهێشت ترامپ جێبەجێکە ترامپ وەختێ گوتی لەگەڵ حکوومەتی عێراقی ئیتیفاقم کردووە ئەم خەڵکانەی بە نایاساییش هاتوون بۆ ئەمریکا هەموو ئەوانە دەنێرمەوە کوردی تایە مەسیحی تێدایە عەرەبی تێدایە هەنیە دەبینی محکەمە و دادگاکانی ئەمریکا لە بەرامبەری ترامپ وەستانەوە هەمووی ڕاگرت هەموو بڕیارەکانی ڕاگرت کەواتە تۆ نابێت سێری دوو هاوڵاتی بکەی دوو هاوڵاتی لە ناو وەکو کاردانەوەیەک دوو هاوڵاتی ئەوروپی و ئەمریکی قسەی وا دەکەن بەڵام یاسا و دەوڵەت و دادگا و دەستور هەمیشە لەگەڵ ئەوەدایەکە
ئەم ڕووداوانەی کە ڕوو دەدەن نابێت لە سەردینێکی دیاریکرا بەڵام خارتر یاسای کۆمەلگا و جڤاکن مامۆستا ئەڤروت ناو کۆمەلگا و جڤاکن ئەوروپی یانکو ئەمریکی دادەبێژین کەینە نمونە سەردەریاوان و دیتنەوەن بەرامبەر بسلمانێکی یا هاتیە گۆڕین بۆچی لەبەر ئەوەی بەرامبەر بە مسلمانی تونندڕۆ ئەجینا بۆچی مسلمانێک ئەبێ بە سەرۆکی شارەوانی لەندەن ئێستا وانە سدیق بۆچی سەرۆکی شارەوانی لەندەنە لە بینی یعنی بەریتانیا یعنی لەندەن ئینگلیزێکی تیانە ببێ بۆ ئەو دەبێ هەموو دەنگی بۆ دەدەن لەبەرەوە دەنگی بۆ دەدەن کەسێکە کە شایانی ئەوەی بگاتە ئەو پۆستە بۆ لەگەڵ ئەو مسلمان واناکەن لەگەڵ ئەو مسلمانە بە پێی یاسا ئەوش مامەڵە دەکەن بە پێی یاسا ئەو مامەڵەیە دەکەن لەگەڵیدا ئەم مسلمانە لە ناو بەریتانیا لە ناو ئەمریکا پێچەوانەیەک کارێکی کردووە بە بەڵگە و بە یاسا بە پێی یاسا سزای دەدەن ئەجنا خۆ مسلمانی تریان دەرنەکردووە مەبەستم چی بوو مەبەستم ئەوەیە کە دەوڵەتداری سەرەتاکەی دەبێت بە پێی یاسا بێ هەموو شتەکان بە پێی یاسا بێت جا ئەوەی کە ئێستا تۆ دەڵێ لە ئەوروپا و لە ئەمریکا لەم حاڵەتە ئەوە بۆ حاڵەتێکە کە ئەگەر هاوڵاتیەکی ئەوروپیش هەمان ئەو کارە ئەنجامدا یاسا بۆ مسلمانێک و بۆ ناو مسلمانێک وەک یەکە وانە ئەجنا ئەمە ئێستا مسلمانی تونندڕەومان هەیە لە ئەوروپا دانیشتووە وانە ئەو دەڵێ ئەم وڵاتە جوێن بە پۆلیسیش بدەی هیچ لێ ناکە بنێشتێ دەخاتە دەمی و دەیگوێ بۆ ئەوەی قسە نەکا بەرامبەر بە تۆ یعنی ئیسلامی تونندڕەوەکانی خۆمان لە ئەوروپا ئیعتراف بەوە دەکەن کە ئەو وڵاتە ئەوروپیانە خزمەت گوزاریان هەیە خزمەت بە ئینسان دەکەن 20 ساڵە کارەبایان لێ نەبراوە 20 ساڵە هەژاری کەس نەیدیوە 20 ساڵە فەقیر نەدیوە پۆلیس لە کەس نادا مافی ئینسان پارێزراوە ئەمە ئیسلامی تونندڕەوەکەی خۆمان شایدی بۆدا کەواتەمە بەڵگەیە لەسەر چی بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئێمە کە دەوڵەت دروست دەکەین دەبێت دەوڵەتێکمان لەبێ سەروەری یاسا بە پلەی یەکەم تای بێت چونکە کە سەروەری یاسا بوو لە ئەنجامی سەروەری یاسادا عەدالەت دەبێت کە عەدالەت هەبوو لە هەر شوێنێکدا ئاشتی کۆمەڵایەتی بەرقەرار بەڵێ مامۆستای بەرز هەروسا ڕۆڵێ هوشیاریە هەفوڵاتی چەندە گرنگە بۆ ویچەمکەیک و بێتە بەرجەستەکردن ناو جڤاک و کۆمەڵگەهێنمەدا زۆر گرنگە گرنگەکەی لە شۆ دەرەکەوێت گرنگەکەی لەوێەوە دەردەکەوێت ئێمە هۆشیاری تاک شەباز دەکەین تاک باسی هاوڵاتی کوردستانی دەکەین زۆر گرنگە ئەم چەمکانە بکەین بە خۆماڵی ئێمە کە دەڵێن بە کوردی چۆن دەڵێن ئەبێت تێگەشتنی کوردانەمان بۆ ئاین هەبێ ئەبێت تێگەشتنێکی کوردانەشمان بۆ تۆلێرانسە بێ یعنی ئەم تۆلێرانسە کە لە ئەوروپا سەری هەڵداوە وەکو چەمکێکی ئینسانی بە سوود ئینسان دەبێت ترسنۆک نەبێ دەبێت سوود لە ئەزمموی وڵاتان وەرگێ سوود لە ئەزمموی وڵاتان وەرگێ بۆیە تۆ دەبینی هەمیشە دەڵێنێکێکی وەکو عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێ سوودی لە دیوانی جوند و دیوانی مال و ئەمانە هەموو لە فارس وەرگرتووە ئەمە چی ئەمە ئەزمموونێکی ئینسانیە ئێمە کە پێمان وایە مادام هەرچی مسلمان هەیە لە وڵاتی خۆی بێزار بێ ڕوو لە ئەوروپا و ئەمریکا دەکا ئێبا سیستەمی نەرویج بێنین لێرە پیادەیەکەین مادام مسلمانەکان خۆیان ئیسلامیەکان خۆیان دەڵێن سیستەمی نەرویج باشترین سیستەمە دەبا سیستەمی نەرویج لە ڕووی سیاسی و لە ڕووی ئیداری و با پیادە بکەین دەڵێن سیستەمی سویدی بۆ خوێندن ئێبا سیستەمی سویدی وەکو خۆی بێنین لێرە پیادەیەکەین ئێمە هەمومان مناڵمان پێش دەکەوێت لە ڕاستیدا ئەمە گوناهیتیان نییە ئەم سیستەمانە لە ئەنجامی سەدان ساڵەوە گەشتۆ بەم ئاستا مڵکی هەموو مرۆڤایەتیە مڵکی هەمومانە کەواتە هۆشیاری تاک بەوە دروست دەبێ ئێمە خەڵکی ئێمە کە بچێت ئەو وڵاتانەوە کە گوتم جاران مستەشریق هەبوو ڕۆژهەڵات ناس هەبوو داهاتن سوودیان لە ئەزمموی ئێرە وەرگردیان بن و ئێستا پێویستیمان بە مستەغریبە پێویستیمان بە ڕۆژ ئاواناسە خەڵکی ئێمە زۆری لە ئەوروپا و ئەمریکایە دەبا زۆربەی ئەوانە ئەزمموی جوانمان بۆ بگەڕێنەوە ئەزمموی چاکمان بۆ بگەڕێنەوە قوتابخانە چۆن بەڕێوە ئەبرێ لە وڵاتانە دەوڵەتداری چۆنەکرێ پەرلەمان چۆنەکرێ حکوومەت چۆنەکرێ دژە گەندەڵی چۆنەکرێ چۆن یاسا سەروەرە هاتوچۆ چۆنە هەموو ئەم بابەتانە دەکرێت سوودی لێ بەسوی دەمەی دەمامۆستا چاوە تعریب دروست بووە نافمە کوردادا کات مێشکی مەدا تعریبا دروست بووی تا ڕادەیەکی زۆر ویدەمەجدا تەغریب مێشکی مەدا دروست نابیت ئەوە ئینسانیە چۆن ئەڵێ هذه بضاعتنا ردت إلينا هذه بضاعتنا سیارە تۆ دروستتر نەکردووە چه دروستی کردووە ئەوروپا و ئەمریکا ئەو قانونی مرور باشتر دەزانێت بۆ دابنی ئەو شاریعی جوان و هایوەی دروست کردووە ئەو دێت بۆ تۆی دروست دەکا کەواتە ئەو یاساکەشی دەزانێت بەڵام هەمی گۆڤێم جوانیەتوان بێژین سلبیاتێتوان ژی نامانەوە گواستن نامانوێ ئێمە مشکلەمان ئەوەیە ئێمە دەڵێن برادەری ئێمە کە دەچێ ئەوروپا بۆچی تەنها بە شۆرتێکەوە دەیتەوە ئەمە کەلتوری ئێمە نییە بەڵام تۆ بۆچی سیستەمێکی جوانی هاتوچۆمان بۆ بێنەوە وەرە سیستەمێکی جوانی حکومڕانیمان پێ بڵێ وەرە سیستەمێکی جوانی ماڵداریمان پێ بڵێ وەرە سیستەمێکی جوانی خانوبەرە و بینامان پێ بڵێ ئێمە زانین نازانین خانوبەرە دروستکەین ئێمە زانین بیناکانمان هەمووی سەقەتە ئێمە زانین بیناکانمان سەرما و گەرمای تێدا ناپارێزرێ کەواتە پێویستیمان پێیان نە یعنی بێ مسلمانیش مسلمانی ڕۆژهەڵاتی وەکو هەر ئینسانێکی تر ئینسان کە ترسنۆک بوو
لە ڕۆژی ترسنۆکی و کە ئەڵێن دز هەیە و دنیا خەتەرە و ترسناکە خەڵک لە کوردستانە چ دەکە ماڵەکانی پەنجەرەکانی هەمووی لەحیم دەکا بە ئاسن و کەتیبەی پێدەڵێن کەتیبی ئاسنی بۆ دروست دەکات دەڵێ وەزەر حتیاتت خوردی بەری چەند ساڵ کە دنیا خۆش بوو هەموو عالم پەنجەرەی ئەلمنیۆمی دەکرد بە شوشەی گەورە و نەدەترسا بێتە شکاندن کەواتە ئینسان لە ڕووی سایکۆلۆجی وەختێک کە هەست دەکا ئازایە بەهێزە ناترسێ پەنجەرە و دەرگەکانی دەکاتەوە وەختێک کە دەترسێ دەرگا و پەنجەرەدا دەخە ئەم موسڵمانەی سەردەمی ئێمە ترسنۆکە بۆ هەر دەڵێ نەکەی ئەوە ئەوروپای ئەوە ئەمریکای ئەوە نهێنی کە نەخۆشی دەکەوێت دەچێت بۆ ئەوروپا کاکە تۆ مەچۆ بۆ ئەوروپا وەرە توبەکەی ئەو بێنە بۆ ئێمە خۆ ئێمەش کولێ توبمان هەیە ئێمەش کولی پزیشکیمان هەیە بۆ خوێندنی کۆلێجی پزیشکی لە ئەوروپا چۆن دێتە خوێندن وەرە لێرەش پیادەی بکە بۆچی ئێمە هەموو ڕۆژ پارەبەرین بۆ دەرەوە بۆ ئەوێ بۆ نمونە مەبەستم ئەوە بوو هۆشیاری تاک بۆ ئەم بوارە زۆر گرنگە جا ئەم قسەیە کە دەڵێم تێگەشتنی کوردانە بۆ ئاین خزمەتمان دەکە تێگەشتنی کوردانش بۆ چەمکە ئەوروپیەکان لە ڕووی قانون و یاسا و دەستور و وڵات بەڕێوەبردن خزمەتمان دەکە مامۆستا ڕەخنەک زۆر جار تێتە ئاڕاستەکردن بوو جەنابێتە بژنی مامۆستا عەبدوڕەحمان سەدیق ئیسلامێکی تێنی تەسویر دکەتن یا مستەنع کە بگونجیندن گەل واقعی و سەردەمی و ئانکولگەل غەربی بێتە گونجاندن بەڵام ئەسڵ دات ناڤاڕووکدا تکستن ئیسلامێت دروست و صحیح وێ ناگەهینە خەڵکێکی ئەگەر ئینسان دروستی بچیتە ناف پەرتوکین دینی دادێت تونتڕەوەک لێ دەرچیتن بەڵام مامۆستا تەغلیف دکەتن میکیاژ دکەت و جوان دکەتن تا چ بەرسەبەب بووێ چەندی هەیە ئەوە ئەبێ ئیستیفتای بکەم زین چەند کەس وات بێژێ ئەوە ئێمە لە کوردستان لەوانە دیار دەبیت هەندێک لە کوردستانی ما یەک گرفت هەیە یەکسەر دەڵێ ئەو ئیشە وایە دەڵێ چێوە دەڵێ خەڵک وا دەڵێ وەرە دێ خەڵکم بۆ پێ نەبزانم چیە من ئەوە زۆر بە عیلمی تەماشا دەکەم NDI لەگەڵ IRI هەردوو دامەزراوە تایبەتەکەی هۆشیاری هەڵبژاردننی هەردوو حیزبی گەورەی ئەمریکا کۆماری و دیموکراتەکان لە کوردستان هەن ئیشان کردو حیزبەکانی کوردستانیش هەموو چوونەتە خول و دەورەکانی ئەوانە قسەی زۆر جوانیان دەکرد بۆ حیزبەکانی ئێمە یەکێک لە ئەندامانی حیزبەکانی کوردستان هەڵدەسێ دەڵێ لە 1995 کوردستان مسلمانە ئەویش دەڵێ ئیحساتان کردووە دەڵێن دەڵێ ئەی چۆن وا دەڵێ ینی دەڵێ نابێ دانیش یەکێکی دی دەڵێ وەڵڵی 160 کوردستان لەگەڵ ڕیفراندۆم نییە دەڵێ کاکە وەرە ئیستیفتا کرا نه ئەی چۆن وا دەڵێ دەڵێ ئەمانە هەمووی پێی دەگوترێشتی نازانستی پێی دەگوترێشتی نازانستی لەبەرەوە ئێمە پێویستیمان بە هەر یەکێک لەم بوارە هەیە ئەو پرسیاری کە تۆ گوتت مەفروزە ئەو پرسیارە بدەین بە چی پێڵێن پەیمانگای وەکو گڵۆب گالۆب ڕاپرسی ئەو پرسیارە دەدەین زانین چەند کەس وا دەڵێ جەنابێتە دەبێژیتن ئیسلامی پێکڤژیانە هەی تەسامحە هەی لێوردەیە هەی بەڵام وەختێکی واقعی مسلمانە دەمامۆستا کە مسلمانێکی باری پێچەندی بیت مبکەتە بیدعەچی یان زەندیق یان فلان ئەوە کەنگی پێکڤژیانە دینی وەلڤی کردبیت کە پێکڤە نەژین ئەمە هێشتا کۆمەڵگەی ئێمە دواکەوتووە ئەو کەسەی کەوا جوێن بە من دەدا یا بە تۆ دەدا دەبێت بە پێی یاسا شکاتی لێ بکەین من چونکە ئینسانێکی متەسامیحم بەمانە تۆلێرانسیەکەی هەموو ئەوانم هەواڵەی خوا کردووە ڕۆژی قیامەت داوای مافی خۆم دەکەم بەس ئەمە غەڵەت ئەم قسەی کە من کردم هەموو کەس نابێ وا بکە ئێمە کەی کۆمەڵگەی تۆلێرانسمان دامەزران کۆمەڵگەی تۆلێرانسی کۆمەڵگەی یەکتر قبولکردن ئەوە من ئەوم قبول کرد ئەی ئەو من قبول ناکە دەبێت بێتە دادگایی کردن ئەم قسانەی ئەمڕۆ ئێستا دەیبینی ئەوانی بە ناوی مستعار قساکەن نایناسی جارێ بەس ئاسایش دەیان ناسێ بەس ئەوەی کەوا بە ڕسم و وێنەی خۆی جوێن بە خەڵک دەدا لەسەر مینبەر یا لەسەر تەلەڤیزیۆن لە کاتی یاسا و یاسا سەروەریدا هەموو ئەمانە دێنە گرتن و دێنە فەسڵکردن و دێنە سجنکردن و دێنە غەرامەکردن بەڵام ئێمە هێشتا یاسا سەروەریمان نییە و یاسامان بۆ ئەو بوارە نییە یاسامان بۆ ئەو بوارە نییە بۆیە تۆ گەرێکی بوو تەشیرکردنی نیە هەیە جێبەجێ ناکرێت اینجا غەرامەکانی زۆر بچووکە غەرامەکانی زۆر بچووکە لە ئەوروپا کاتێکە تازەترین هەواڵ مەسەرەن یەکێک بە ناوی گۆرانی بێژێکەوە قسەیەکی کردو و توری چاوپێککەوتم لەگەڵ ئەنجام داوە دوای دەرکەوتو درۆیە چاوپێککەوتنەکە ئەنجام نەدراوە 250 ملیۆن دلار غەرامە کراوە لە ئوسترالیا دەبینی ئەمە چییە ئەمە نیشانەی ئەوەیە کە خەڵک ئاوای لێ هادی تر عاقڵ دەبێت دەمی خۆی دەبەستێ ئێمە ئێستا بۆچی بۆیە ئەکسی تۆلێرانس ئینتۆلێرانسە کەواتە لە کۆمەڵگەی دیموکراسیدا نابێت جێگە بۆ نادیموکراتەکان هەبێ ئەوەش قسەیە زانی وایە قانون ناویتە دکتاتۆریەت ئێستا لە نەمسا لە ساڵی 92 لە ساڵی 92 حیزبێکی نازی دەنجی هێنا محکەمەی دەستوری ئیلغای کردووە ئەو حیزبە تەردکە نابێت چونکە بڕوای پێ نییە لە جەزائیر ئیسلامیەکان جەبهەی ئیسلامی گوتیان دیموکراسی پەیژەیە سەر دەکەوین وەختی خۆمان دەگەین ئیتر پەیژەکە دەشکێنی نایڵین کەس بێ ئەوە دەبێت ئەو حیزبە ئیلغا بکەیتەوە بە پێی دەستور
نابێ ئەو حیزب هەبێ دەبێت دیموکراسی بۆ هەمووان بێ دەبێت تۆلێرانس بۆ هەمووان بێ پێکەوەژیان بۆ هەمووان بێ یەکتر قبولکردن بۆ هەمووان بێ تۆلێرانس جۆن لۆک کە دایهێنا تۆلێرانس و یەکتر قبولکردن و تەسامح بۆ ناموتەسامیح نییە بۆ تونڕەوێکی ئاینی و بۆ نازیەک و بۆ فاشستێک نییە دەبێت بێتە سجنکردن نابێ من متەسامیح بم ئەوش لەسەر منبەرەوە جوێنم پێودا نابێ من متەسامیح بم من تۆلێرانس بم وانە ئەو لەسەر تەلەڤیزیۆن جۆن بە من بدا دەبێت بێتە غەرامەکردن بە ملیۆنەها دۆلار دەبێت بێتە سجنکردن ئەوە ئێستا بارودۆخێکی نالەبارمان هەیە بۆیە نییە ئەم قانون و ئەم مافانە تەقادوم ناکە بە پێی یاسا هەمووی ئەتوانین پاشی 100 ساڵی تری شکاتی لێ بکەیت و بیخەیتە بەندیخانەوە توێ چەندێ مامۆستا زڤڕینیەوە بوو تێنەگەشتنێکە شاش بوو دینی و تکستێن دینیەوێت پێکڤە ژیان دەف نەبیتن و هجوومێت بەنە سەر غەیری خۆ کەوەکیوی نەهزریتن یانجی ئەوە خودی دینیەوێ چەندێت بابەتەکە ئەم جارەمان باسی دین نییە ئەم جارەمان باسی تەقبولکردن و یەکتر قبولکردنی سیاسیە بەستۆ بردت بەولە خۆی بابەتەکە ئەوەیە کە ئێمە ئێستا ئیشکالی ئەومان نییە ئیشکالی یەکەممان ئێستا لە نێو کۆمەڵگەدا بریتیە لە مەسئلەی یەکتر قبول نەکردنی سیاسی حیزبە سیاسیەکانمان بە پێی یاسای حیزبەکان مۆڵەتیان وەرگرتووە بەڵام بە ئاسانی نازانن یەکتر قبولکەن نازانن جەماوەری خۆیان چۆن بە پێی یاسا مامەڵە بکەن لەگەڵ یەکتردا لەبەرەوە گوتم بابەتەکە دوورکەوتەوە کە هۆشیاری تاک گرنگەکەی لەوەیە هۆشیاری تاک کە چۆن تێگەشتی کوردانەمان بۆ ئاین پێویستە تێگەشتنی کوردانشمان بۆ چەمکە ئەوروپیەکان پێویستە بۆ ئەوەی وەکو خۆی ئیسیرادی نەکەینەوە چۆن نابێ دین ئیسیرادکەین لە سعودیەوە نابێ دیموکراسی و تۆلەرانسیش وەکو خۆی لە ئەوروپا ئیسیرادکەین دەبێ بۆعدێکی تری بدەینێ ئەگەر ئەمە نەکەین چی ڕوودەدا ئەگەر ئەمە نەکەین ئەم ئاریشە و گرفتە ڕوودەدا کە ئێستا ئێمە تێداین من و تۆ ئێستا قسە دەکەین لە ناوەڕاستی مانگی تەموزی 2017 دەزانی بەری 2 ساڵ یەکی حوتی 2015 یەکی حوتی 2015 بەریتانیایە کە هەموو دنیا لەوە فێری دیموکراسی و دەستور و پەرلەمان بووە چ بە ئێمە گوت بلیندا لویس جێگری باڵیۆزی بەریتانیا لە بەغدا ئەگنس ماکی قۆنسۆلی بەریتانیا لە هەرێم هەردووک لە یەکی حوتی 2015 هاتنە لای سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان هێشتا هیچ نەبوو بوو هێشتا 1970 ئەو حکایەتانە نەبوو بەس سەرەداوێکە بوو سەرەتایەکە بوو بۆ قەیرانێک پەرلەمانی خۆمان پەرلەمانی کوردستان دەیویست دیموکراسیەک جێبەجێ بکە وەکو ئەوروپا هی ئێستا بڵێ دەنگە 56 دەنگ کۆ دەکەمەوە فلانە کەس لا دەبە 56 کەس کۆ دەکەمەوە فلانە حیزب لە حیزب لە حکوومەت دەردەکەم بە پێی ژمارە ئەم قسەی ڕاستە بە پێی ژمارە دیموکراسی وایە بەس کۆمەڵگەی کوردەواری تۆ کە لەسەر تەوافق حکوومەتی پێکێناوە تۆ نابێ ئیسیرادی پرۆسی دیموکراسی بەم شێوازە ڕقەمیە دیجیتاڵیە بکەی بڵێ 56 چێ کۆی کردەوە بە ئەوی دیکە فڕێباتە دەرەوە ئەمە نابێ بکرێت ئەبێ بیکوردێنین جا ئەو بەریتانیایی کە دایکی دیموکراسیەتە و دایکی پەرلەمانە ئەگنس ماکی و بلیندا لویس ئێستا بڕۆ سایتی پەرلەمان بە ئینگلیزی و بە کوردی زان چی وتووە ئەڵێ they recommended the Kurdistan Parliament to find a Kurdish solution for the issues یعنی بەریتانیا نەسیحەتی سەرۆکایەتی پەرلەمانی ئێمەی کردووە لە یەکی حوتی 2015 پێشنیارتان بۆ دەکەم ڕاستپاردەی من بۆ ئێوەی کوردان ئەوەیە کە چێش بۆ چارەسەرکردنی شێشەی نێوان لایەنە سیاسیەکان چارەسەری کوردیانە بدۆزنەوە کوردیش سۆلیوشن چارەسەری کوردیانە بزان بەریتانیاش پێمان دەڵێ سیاست دەکرێت بیکوردێنی ئاین دەکرێت بیکوردێنی دیموکراسی دەکوردێنی تۆلێرانس دەکوردێنی ئەمە زۆر گرنگە هۆشیاری تاکی ئێمە چۆن بێ ئێمە سوود لە ئەوروپا و لە ئەمریکا و لە دنیا و هەموو وەرگین بەڵام پێویستە بە تێگەشتنی مامۆستا جەنابێتەوەکو ئاماژەش پێکردی کە گرنگم ڕووی دەولەتداری بەحسیوی چاکی هەبکەین مامۆستا دوورڤی چەندێ ئەوڕوو بارودۆخی نەهای هەرێما کوردستانی کەم بینین لێکڤەبوونێک ڕەنگێکی ڕەنگە دروست بێت ناوبەرە لایەنین سیاسیدا سەر هەندێک پرسین سیاسی ئەرێ مامۆستا بە نەتیجە و بەرهەمی چەندەیە کە ئەف چەمکەم ئەوڕوو بەحثکەین ناودانینە یانکو نهاتیە چەسپاندن یانکو قەنەعەت پێنینێت و بوو شتێکت زەفرینی بزانە لە پێکەوە ژیانە خۆشەویستی و ئەو بابەتانە دەرەچێ چۆن ینی تۆ ئەکرێ لە ناخی خۆت منت خۆش نەوێ بەس ئیتر لە یەک شوێنین چی بکەین لە یەک فەرمانگەین لە یەک فڕۆکەین لە یەک گەڕەکین لە یەک حیزبین تۆزانین ئەندام هەیە لە ناو حیزبە لە ناو حیزب بۆ باڵباڵ دروستە بێ لە یەک حیزبن بەس حەزیان لە یەک نییە باڵێک حەزی لە باڵێک جەماعەتێک حەزی لە جەماعەتێک نییە خەتێک حەزی لە خەتێک نییە تەیارێک حەزی لەوی دیکە نییە
لە نێو یەک ماڵیشدا مەگەر ئەوە یوسف نییە براکانی دەیخەنە بیرەوە ئەی باشە کەواتە لە ئەنجامدا تۆ چۆن دەتوانی لە چوارچێوەیەکدا جیاوازیەکان کۆکەیتەوە کەواتە تۆ نەدویستووە لە چوارچێوەیەکدا وەک یەکیان لێ بکەیت لە چوارچێوەیەکدا ئەرکی ئێمە نییە و ناشتوانین یعنی خدا پێمان دەفەرمێ وەلا یەزالون مختلفین ئێمە لە هەموو شتێکان مختلفین کەواتە هەڵەی زۆر گەورە ئەوەیە حیزبی ئەلف هەیە و حیزبی با هەیە و جیم هەیە و دال هەیە هەر حیزبێک بیەوێ هەموو حیزبەکان وەکو ئەو بن نابێت هەر دینێک بیەوێ هەموو وەک ئەو بن نابێت لە نەتیجە لە کاری تۆلێرانس و لە کاری بەیەکەوە هەڵکردن و بەیەکەوە ژیان و پێکەوە بوون ئەوەیە کە مەرج نییە من لە تۆ ڕازی بم بەڵام بە تۆ ڕازیم پێت ڕازیم بەس لێت ڕازی نیم من لەم وڵاتم تۆش هەر وەکو من لەم وڵاتی مادام هەردووکمان لەم وڵاتین و پێکەوەین و حیزبین و بەپێ یەک یاسا هەردووکمان مافمان هەیە و بەپێ یەک یاسا مۆڵەت دراوین هەردووکمان هەمان مافمان هەیە بەڵام لە دڵەوە حەزمان لە یەک نییە حەقمان بە دڵەوە نییە بەڵام خۆشیمان لە یەک نایە مشکلەمان نییە مامۆستا یەک خولەک مایە مدوێتن vê خولەکێدا دەرئەنجام و نەتیجێ van گوتنێت جەنابێ خو بۆ بینەرێتمە دیار بکەی لەم بابەتە مەبەستمان ئەوەیە کە بڵێن تۆلێرانس بریتیە لە بەیەکەوە هەڵکردن لە سنگفراوانی لە قبولکردنی یەکتر لە بوونی توانایەک لای من بۆچی ئەم توانایی من بۆ تەقبولکردنی تۆ توانای من بۆ قبولکردنی تۆ کەواتە تۆلێرانس چەمکێکە ئەمڕۆ حیزبە سیاسەکانمان زۆر پێویستیان پێێتی لایەنە سیاسەکان پێویستیان پێێتی لایەنەکانی نێو حکوومەت دەرەوەی حکوومەت پێویستیان پێێتی تاچی کوردەواری پێویستی پێێتی ئەبێ فێری ئەوە ببین دەبێ فێری ئەوە ببین چوارچێوەیەکێ پێی دەڵێن کوردستان لەم کوردستانەدا ئەم هەموو جیاوازی هەیە ئەم هەموو جیاوازیە مستەحیلە ئێمە هەمومان ببین بە یەک ڕنگ کە بوو بە ئەستەم و مەحاڵە ببین بە یەک ڕنگ کەواتە چۆن ئیدارەی ئەم ململانەیە دەکەین بە چی یاسایەک ئیدارەی دەکەین پێویستیمان بەبوونی یاسا و دەستور و ئەو ڕێنمایانە هەیەکە لە چوارچێوەی یاسادا پێکەوە بین جیاوازیش بین بینەن ڕزدار ئەم ڤی ئاوایی هاتینە دووماهیا vê xelekê û spasiyeka taybet bû mamostayê berês kê digelmeda bû bû bersevdana van pirsiyarên ciwan û hejî her wisa spasiya van karmandên digelme harûkar spasiya wan jî dikeyn û spasiya temaşevanên rêzdar jî dikeyn digelmeda bûn takûtaya vê xelekê bibînim xêr û şadî heta xeleka dî bigehîne fêk vesselam